دایکی دوو شەید لێر و شەید دیار لە ساڵی 90 شەید لێ لە ئاخر ساڵی جامیعەی بوو بەخوا چوو لە کۆرک و شەید کرا لە چیمەنا شەیدکان نەمبینی ئەو ڕێ نەمبینیوە ئەی دیاری شەید کراوە ئەی وەکو شەیدی کوردستان و گەلی کورد شەیدی هەمومانە بەتەنیا وێنێ بڵێ شەیدی گەلی کورد شەیدی هەمومانە بخۆ هەبێ هەمومان کارکەین لە ڕاستیا و پەک تیرۆر نییە ئەو کەسە تیرۆرەکە کە خەڵ تیرۆرەکە ئەو کەسە تیرۆرەکە کوڕەکان نەمە تیرۆرەکە ئەو کەسە تیرۆرەکە وڵات و کاولەکە ئەگنا پەک تیرۆر نییە هەمومان ئامادەکاری بکەین بۆ ڕاستی ئابێ هەمووی دەستلەنات چوار پارچەی کوردستان دەست لەنەوەکی دەستی یەکدانێت و هەموو لە چوار پارچەی کوردستانە خەبات بکە لەبەرەوەی چی بۆ ئۆکراناکەن با بۆ ئێمەشی بکەنە وڵاتانە کەس لەسەر گەلی کورد ناتەوە دەستجاب تایسە ئەی بۆ لەسەر بۆ لە بۆ ئۆکرانا بۆین بۆ رووسیا هەمووی هین بۆچی بۆ گەلی کورد کەس ناتە جواب ئابێ هەمومان لە چوار پارچەی کوردستانە خەبات بکەین لەبەرەوەی ئەو نەگەلی کورد شەید نەبێ تورک خۆی تیرۆ دەوڵەتی تورک خۆی تیرۆلیستە خۆ پەک تیرۆلیستیان بۆچی تیرۆلیستە پەک کوردە ئەمە لە چوار پارچەی کوردستانە بێ ئەمە چوار پارچەی کوردستان خەبات بکەین کە چوار پارچەی کوردستانی کوردە هیچ کەسی تر نییە نەی عارەبە نەی تورکە نەی فارسە نەی هیچ کەس نییە نەی ئەمریکا نەی بەریتانیا چوار پارچەی کوردستانە هەبێت چوار پارچەی کوردستان خەبات بکات لەبەرەوەی گەلی کورد لە چوارپارچەی کوردستانە ئیتر بژێ و ئازاد بێ سەر و ڕێز و نەوازش بۆ شەهیدانی هەر چوار پارچەی کوردستاندا دەنەوێنین وەختێکە ڕێبەر ئۆجالان دەستی کرد بەم شۆڕشە بە هەواڵانی وتبوو هەواڵانی سەرەتایی وتبووی من بیر بە دەرزی لێیە بیر بە دەرزی لێن یعنی واتایەکی زۆر بەمانایە تۆ ئێستانە کە ئێمە ئەڵێن پەکەکە لە لیستی تیرۆرایە پەکەکە لە لیستی تیرۆرایە ئەو کاتە کە ڕێبەر ئۆجالانیان خستە زیندانی ئیمرالیەوە ڕادەستی دەوڵەتی تورکی فاشیان کردەوە بەڵند جەوید وتی ئێمە ئاگامان لە هیچ مەوزوعێک نییە CPT بۆ خۆی چوو بوو بۆ لای ڕێبەر ئۆجالان وتبووی تۆ لێرە ئەمێنیتەوە هەتاکو ئەو کاتەی کە بە ناو دیموکراسێت و بە ناونێ و دەوڵەتی و لاف و گەزافی مافی مرۆڤ لێ ئەدەن بۆیەی ڕێبەر ئۆجالان کە ئەڵێ بیر بە دەرزی لێم دۆزێکی گەلێکی قستۆتە سەر ئەستۆی خۆی مەعادە گەلانی بندەستیش ئەمڕۆ دۆزی پەکەکە کە لە لیستی تیرۆر ئەبێ دەربێندرێت چونکێکم هەموو هیوایەکی گەلانی بندەست لەسەر فکر و فەلسەفەی ڕێزدەر ئۆجالان کۆبۆتەوە ئەو هیوایە لەسەر ئۆجالان هەمووی کەڵەکە بووە کە خەڵک هیوای بە ئەو هەیە هەموو میلەتانی بندەست ئەمڕۆ گەلی کورد هەموو گەلانی ئازادی خواسی هەموو جیهان پێویستە بە یەک دەنگ بە یەک ڕەنگ ئێمە داوای ئەوە بکەین پەکەکە لە لیستی تیرۆر دەربێن ڕێزدەر ئۆجالان ئازاد بێ چونکە هەتا پەکەکە لە لیستی تیرۆر دەرنێ هەتاکو ڕێزدار ئۆجالان ئازاد نەبێ ڕۆژهەڵاتی ناوین هەروە لەوەیە وەکو بورکانێ وایە ڕۆژ بە ڕۆژ ئەتەقێتەوە